سڵاوتان لێبێت بەرنامەی ئەم جارەمان باس لە دوو ئەندامی سەرێکی جەستەمان دەکا کە ئێمە چۆن بتوانین ڕۆژانە پارێزگاریان لێ بکەین تەندروستیان بپارێزین تاوەکو تووشی ئەو کێشانە نەبین کە بە تەواوەتی ژیانمان لێتاڵ دەکا ئەگەر هاتوو ئەم دوو ئەندامە نەخۆش بکەون ئەوانیش گورچیلەکانمانن هەر یەکێک لە ئێمە دوو گورچیلەی هەیە کاتێکیش وەکو لە ناو خەڵکە باوە پرسیاری لێ دەکرێت دەکەونە بەشی پشتەوەی سکمان واتە لێرە لە دیوی پشتەوە هەردووکیان جێگیر بوون هەر یەکێک لەمانە شێوەیان لە دەنکە فاسۆلیایەک دەچێت ئەگەر تەماشایکی شکڵەکەی وەکو دەنکە فاسۆلیایە کاتێک بمانوێت قەبارەکەی بزانین دەستی خۆمان وا لێ بکەین ڕێک ئەو قەبارەیە دەردەچێت کە هەر یەکێک لە ئێمە گورچیلەکانمان لە ناو بەشی پشتەوەی سکمان وەکووتمان جێگیر بووە ئەگەر هاتوو دیوی ناوەوەی گورچیلەکانمان تەماشا بکەین دەبینین بە شێوازی زانستی هەر یەکێک لەمانە زیاتر لە ملیۆنێک بۆ ملیۆن و نیوێک فلتەری تێدایە کاری ئەم فلتەرانە پاڵاوتنی خوێنە پاڵاوتنی خوێن لە ژەهرەکان کە ڕۆژانە زیاتر لە 180 لیتر ئەم گورچیلانە خوێنمان پاک دەکەنەوەواتە بە ڕێژەی 20 لە بۆ 25 جار خوێنی جەستەمان هەمووی لەم گورچیلانە دەپاڵێورێ کەواتە بابزانین بۆچی گورچیلەکانمان ئەم خوێنە دەپاڵێون چونکە خوێنی ئێمە لە کاتی وەرگرتنی خۆراک لە کاتی هەناسەدان کۆمەڵێک ژەهر دەچێتە ناو لەشمانەوە گورچیلەکان لەم ژەهرانە و بە پاڵاوتنی خوێنمان لە ڕێگەی میزۆفڕیان دەدەنە دەرەوە هەروەها گورچیلەکان دەتوانن بەڵانسی لەشمان لە ڕووی تەڕی و ئەو ئاوەی کە تێدایە ڕابگرن کاتێک لەشمان وشک بێتەوە ئەوان وە دەکەن ئەو هاوسەنگیە لە لەگەڵ خوێوکانزاکان لە ناو لەشمانە بمێنێتەوە کاتێکیش خوێن ئێمە ئاوی زیاتری تێدا بێ بە هەمان شێوە گورچیلەکان فڕی دەدەنە دەرەوە بۆیە ئێمە ئەم ڕۆمان تایبەت کردووە باز لە گورچیلەکان بکەین و میوانێکی ئازیزیشمان لایە کە ئەویش دکتۆر فەرید حەدادە پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی گورچیلەیە ئەو پێمان دەڵێت لە ڕێگەی چەند پرسیارێکی ئێمەوە چۆن بتوانین تەندروستی گورچیلەکانمان بپارێزین و دووربین لەو نەخۆشیانەی کە تووشمان دەبێت بە تایبەتی کاتێک کە گورچیلەکانمان سز دەبن کە ئەمەش نەخۆشیەکی زۆر مەترسیناکە و ژیانمان دەخاتە مەترسی زۆر بەخێربێ دکتۆر فەرید سپاس بۆ کاتێک کە بە ئێمەت بەخشی بەڵام سەرەتا هاوکارانم چەند نەخۆشێکیان بینیوە کە ئەوان لەو نەخۆشخانەی کە بە ڕێزیشت ڕۆژانە لەوانەی کاری تێدا بکەیت داخل کراون و پێویستیان بۆیە گورچیلەکانیان شۆرێ با بزانین ئەو نەخۆشە ژیانی چۆنە لەگەڵ شوشتنی گورچیلەکانی و بۆمان باس بکات لەسەر چی وای لێ هات گەیشتە ئەو ڕادەیە کە خۆی و خێزانەکەی بە تەواوەتی ژیرۆدەی دەستی ئەم نەخۆشیە بن بەداخەوە با پێکەوە بین. عامم کرد لە پاز عامەکەی دکتۆر گوتی کلیە زایف بووە سوکەریم هەبووە سوکەریم هەستایە لە کلیەیدا ئەمە کلیەی زایف کردیم ئەوە 4 مانگە هاتووێرە دەکەم هەفتەی 2 ڕۆژ دووشەم و پێنجشەمە هەروەزبەی 3 ساعات لە بن جیازی دەبم و جارێ 2 کیلۆ ئاو 3 کیلۆ ئاویشم لە دەستمی دەرەینە قاچەکانم نایەتە دوێ شلە بەس کە غەسل دەکەم ئەو ڕۆژی باشە 9 ڕۆژی پاشترێ قەلبم شلە بکەوە ئەوەی سوکەری هەیە دەبی زۆر ئاگای لە خۆ بێ عیلاجەکان بە مەزبوطی بخوا یعنی خۆی ئیهمال نەکا من خۆم ئیهمال کرد بەڕاستی لەبەر هەندێک تووشیە و غەسل کلی بوو هەتا ئێستا نازانم ژانی کلیەش چییە بەس سێ زەعیف بوو ئەو دەورانەی نمایە بزانین چی دکتۆرەی مەنع کردێ پارێز لۆدانە ئەمەش یارمەتی دەدەین ناهێڵین بخواتن و ئاگاماری لێبیتن و بە هەموو خزمەتی دەکەیت وەڵای ئاگان لە خۆیان بیتن متابعی دکتۆری بکەن لە خۆیان باشترە دوای دەکەون ئەو هەڵسایەوانش زەحمەتە غسلی کلیەشە تو هەفتەی 2 ڕۆژەیە 3 ڕۆژە دێ وەنیا زۆر زەحمەتە گوتی زەرعی دەوێ زەرعیش
تااقەتمانیە دوو بکەین لە خۆشمان بەخۆی قبوڵی نەکردێرم دڵنایە یەکە چیدی سەقەت کەم لە بخاتری خۆم دەنامە هەموو یەکەم کەس ئەم گوتم کلی خۆم دەدەمێ کوڕەکان ئەویش بەخۆی قبوڵ ناکات. بارودۆخی نەخۆشەکەمان بیت دکتۆریان با من لە قسەیەکی ئەو نەخۆشەوە دەست پێ بەڵێ ئیهمالکردنی تەندروستی گورچیلەکان بەڵێ ئێمە چۆن تەندروستی ئەم دوو ئەندامە کە وەکو خۆت ئاماژت پێدات تعویز نابنەوە خانەکانی توانای دروستبوونەوەی خۆیان نییە چۆن ئێمە بتوانین تەندروستیان بپارێزین. دکتۆر هەست ئەوەی کە دیتر یەکەم نەخۆشەوە قوربانی نەخۆشی شەکرەیە و گۆڕانکارێک کە بەسەدێ چاک نابێتەوە بۆ جارێشگا و زۆر جار ئەوانە ناکرێ ینی لە دەگەنە مەرحەلەیەک ناتوانانی زەرعیشان بۆ بکەی لە برەوەی نەک تەنها گورچیلەکان زۆربەی ئەندامەکانی لەشیان پەچی ئەکەوێ بۆی ئێمە نەگەینە نەخۆشەکانی نەخۆشی گورچیلە نەگەنە ئەو مەرحەلەیە پێویستە هەندێک ڕێنمایی هەیە وەکو ئەوەی ئێمە دەڵێن دەرکەی هەموو دەرگای هەموو نەخۆشیەکی تەمبەڵیە مرۆڤ دەبێت چالاک بێ مرۆڤ دەبێت چست بێ ئەو وەرزش بکە هەرچ زۆرە وەرزشێک ینی نیو سعات ڕۆشتن سعاتێک ڕۆشتن ڕۆژانە وەرزشێکی زۆر باشە زۆر فەرقدا دکتۆر بۆ کەسێک کە ئەکتیڤ بێ لە چاوێکێک کە بە تایبەتی دەرباری گورچیلەکان بەڵێ کە تۆ بە وەرزش دەست پێکرد بەڵێ هەرچەندێ مە هاوکارانم ڕێنمایەکانیان هەموو حاز کرد بەڵام مادام بە وەرزش دەست پێکرد کەواتە دیارە گرنگێکی زۆر بەتاکی دوایە ئەوانی کە وەرزش دەکەن تەمەشا دەکەی چێشی لەشیان دایمەن جوانە ڕێکە ئەوان دائیمەن سوتانی ئەو مادانێک کە هەتا کە خواردنی زیاد بخۆن ئەو مادانە دەستێنن نابتە هۆکاری ئەوەی کە کێشەی زۆری هەبێ و تووشی تەمبەڵیەکی وابێ و ئەو ئەندامانە هێدی وەکو ڕقبوونی مولولەکانی خوێن و ئەو جا لە دڵ بێ لە گورچیلە بێ و هێدی بەرەو نەخۆشی درێژخایانی بە ئەوانە هەمووی واکەن بەڵێ کۆتاییدا بەڵێ زەرەکە بکەوێتە سەر گورچیلە کەواتە ئەگەر ئێمە بهینە سەر ئاو خواردنەوەمان بەڵێ چی بکەین چۆن ئاو خۆینەوە بۆچی ئاو و گورچیلە ئەو خواردنەوەیەکەوە ڕەبتن بەڵێ ئاو خواردنەوە وابزانم ئاو پێی دەڵێن ژیان ئەوەی لە کۆمەلگای ئێمە هەیە خەڵک حەز لە ئاو ناکە زۆر جار هەیە لە نەخۆش دەپرسم دەڵێم ڕۆژانە چەند ئاو دەخۆی دەڵێ بە بیرم نایەکەی ئاوم خواردتەوە ئیتر کە دێ لەوانەیە بۆ بەردێک کاتیە بۆ قومێک کاتیە بۆ ڕەملێک کاتیە بۆ ئازارێک هاتیە طبیعی ئێمە دەزانین وڵاتی ئێمە وڵاتێکی گەرمە بەڕاستی و لەشی ئینسان پێویستی بە ئاوێکی زۆرە لە وڵاتی گەرم ئێمە بە سیستمی ئەو کتابانێک کە لەسەری دەڕۆین کە باسی لیتر و نیەوەک 2 لیتر ئاو دەکات ڕۆژانە ئێمە دەبێ حسابەوە نەکەین چکە ئێمە لە ئەوروپا و لە ئەمریکانی لە وڵاتی سات نین خەڵکی ئێمە پێویستی بە 2 لیتر هەتا 3 لیتر ئاو هەیە ڕۆژانە بیخواتەوە بۆ ئەوی گورچیلەکانیان گەشت بێ بۆ ئەوەی ئەم مادە پیسانە و پاشەڕۆکانە کە لە لەشی ئینسان هەیە بەواستەی ئەم ئاوە دەربچێ لە لەشی جا ئیتر یەک لە ڕێنماییەکانەوەیە خەڵک لەبیر نەکە ئاو زۆرە و هەرزانە و مەفروزیشە بیخۆن بەڕاستی دەبێت ئەمە پێیان بێ دەبێت ئیمە ئەکسیان بۆ ئاو هەبێ بەڵێ زۆر جاریش دەڵێن کاتێک کە ئەگەر هات و جستە بەڵێ هەستت بە توێنێتی کرد بەڵێ نیشانی وشک بوونەوەی باشە پێش ڕاست تینومان بێ ئاوەکە بخۆینەوە دکتۆر جان زۆر کەس مەسەلەن کە سوالی وی لێ دەکەین پرسیار دەکەین چەند ئاو دەخۆی دەڵێ من ئاو حەزم لێ نییە بەڵام شتی ئەلتەرنێتیڤ بەدیلم هەیە بیپسی زۆر دەخۆم کۆلا بێ بیپسی بێ فانتا بێ یان ئەو وزە بەخشانە طبیعی ئەوانە سروشتینین هیچ یەک تعویزی ئاو ناکات بە هیچ نەوعێک بۆ پێچوانە شۆ لەوانێ بەڵێ لەوانی ئەسڵەن گورچیلەکان تێکدا لەبەر ئەو مادانەی ئەو شتانی کە لە ناو بیپسی و فانتا هەیە هەرچەندە من حەزم لێ نییە باسی مارکێک بکەم بەڵامی تر کۆلا و هەموو ئەو شتانی کە شکلێکی زیادی تێدا گازیەکان بەڵێ خواردنە گازیەکان ئەوە شکلێکی زۆری تێدایە کە ئەوەش دەبتە هۆی ئەسڵەن ماندیبوونی گورچیلەکان و قەڵەوبوون و تێکچوونی ددان تێکچوونی ئێسکەکان هەموو لەم خواردنە گازیەکان پەیدا دەبێت
کەواتە ئاو لە هەموو شتێک زەڕوری هیچ کرا شتێک نابێتە جێگرەوەی نەخێر ئاو تعویز ناکرێ جێگرەوە نییە بابەتە خۆراکیەکان چین ئەوانی کە بابەتە کە خۆراکیەکان زیاتر ئەتوانین تەندروستی گورچی لەمانی پێ بەڵێ بپارێزین بۆ هەر یەکێک لەمانە کە کۆمنتت چیە لە سەریان سوورکراوەکان گۆشتی سوور دکتۆر جان ئێمە باسی مۆزوعەکە بکەین لە ڕوانگەی کۆمەلگای خۆمان ئێمە کۆمەلگاچی شەرقینە خەڵک لێرە زۆر حەزی لە خواردنەوە تەمبەڵە ئێتر بە تەجروبەی خۆمان خەڵک دێ و پرسیاری لێ دەکەین با بڵێن یەکێک دێتە لامان ڕقمێکی محدد هەیە لە خوێنی جەنابەت دەزانی کە پێی دەڵێم فیلان ڕقم دەکات تۆ سزبوونی گورچیلێت هەیە مەرحەلە 2 قۆناغی 2 ئێمە لە قۆناغی 5 غەسل دەکەین دەشۆین پێی دەڵێم نابی گۆشت بخۆی یان ڕێژێکی گۆشتی بۆ دادەنێم لە 50 غرام زیاتر نەبێ هەفتەی جارێک یان دوو جار طبعی وڵامی وایە دەڵێ دکتۆر من ڕۆژانە هەبووە 3 کیلۆ گۆشتم خواردیە تۆزێک ینی لەوانەیە خەڵک باوەڕ نەکە بەڵام من شخصی وام دیوە دەڵێ من بە بەیانی نیوە ڕۆیوارێ 3 کیلۆ هەتا 4 کیلۆ گۆشتم خواردووە لە حەفلە و لە داوت ناتوانم تەرچیکەم ئیتر ئەو ڕێنمایە کە ئێستا ئەمە بەتەماینە بیدەین بەڕاستی بۆ کۆمەلگای خۆمان کۆمەلگاچی بەڕاستی زۆر خۆرە و حەزی لە هیچ جیاوازیەکیش نییە لەو گۆشتەیە سوور کراوە بێ یان مەسەلەن هەیە دکتۆر جان هەمووی هەیە ینی هەموو ئەوە ئێمە شتێکمان هەیە گۆشت کاتی کە سوورکراوی خراپترە بەڵێ بە گۆشتی سوورکراوە خراپتر دەبێت هۆکارەکەشی ئەوەیە کاتی گۆشت سوور دەکرێتەوە ئەم چەوری کە تێدایە دەگۆڕێ بۆ جۆرێک لە چەوری پێ دەرێن ترانسفەر یعنی چەوری گۆڕاو شتێکی زۆر خراپە بۆ لەشی ئینسان یەک لەوانە دەبتە هۆی ڕقبوونی مۆلولەکانی خوێن لە دڵ یان لە گورچیلە ئیتر دەبتە هۆی ڕقبوونی مۆلولەکان و زۆر نەخۆشی تر بەدوایە دێن ئەگەر باسی گۆشتی مریشک بکەین یان ماسی بکەین یان هەرچ گۆشتێک باس بکەین ئیتر ئەوە هەمووی هەر مەزدەری پرۆتینە ئەواتە پرۆتینیش ئەو بارگرانیە لەسەر گورچیلەکان کە پێویستی بەوەیە کێشەیەکی تر هەیە لە وڵاتی ئێمە زۆر گوێڕاڵی ئەو پەندە کوردیە نابین کە هەموو شتێک بە خوێش بەمان بەڵێ ڕاست بەداخۆ ئێمە لە خوێ و لە تیژی بە تایبەتی خوێ بەکارهێنانی خوێ چ لەو چەرەسانە بێ کە ئێخۆین چ لەو خواردانە بێ ئەگەر لەسەر خوێ و کاریگەری ڕاستە و خۆی لەسەر گورچی لە قسەماوە دکتۆر جان خوێ لە عالەمی طب ڕێژەیەکی تایبەت دانراوە کە ئینسان مرۆڤ دەتوانانی 5 غرام هەتا 6 غرام خێ ڕۆژانە بخوا ببێ ئەوەی کە کاریگەریەکی زۆر گەورەیە سەدا بەڵام ئێمە ئەگەر ئەو ڕێژەیە تهدید بکەین چەندەکە لەوانەیە کەوچکێکی چا تۆزەی بەپڕی ئەو 5 غرام 6 غرامی لێ دەردەچێت بەڵام ئێمە ئەگەر تەماشای ئەو چێشتانە بکەین ڕۆژانە لە ماڵ دروست دەکرێ یان لە گۆشت دەدرێ یان هەر شوێنێک کە خواردنی لێ چاک دەکرێت بە کەوچکی گەورە خوێ تێدەکەن جار هەیە ڕوبع کیلۆیەک دەخنە ناو مانزەڵێ باشانە دادەنرێ بە خوێ دەخن بەڵێ جار هەیە خوێ لە هاو لە میوەش دەدرێ ینی ئەوەش یەک لیان لە سەوزە دەدرێ طبعی کاریگەری خوێ لەسەر گورچیلەکان شتەکە زۆر وازەحە کاتی خوێ هەبێ بەڕێژێکی زۆر گورچیلەکان ماندوو دەبن لە بەرەوەی گورچیلە مەسئولیەتی فڕەدانی خوێی زیاد یان جێڕانەوەی خوێ ئەگەر پێویستی پێبوو کاتی تۆ شتێکی زیاتری دەدەیە ئیتر ئەوەش دەبی زیاتر ئیش بک بۆی ئەم تەوازنە ڕابگرێ ئەم بەڵانسە ڕابگرێ دوو کاتی خوێ زۆرە نەخۆشی تر زۆرە یەک لەوانە پاڵە پۆستۆ کاتی فشاری خوێن زیاد دەبێ ئێمە دەزانین دوو نەخۆشی سەرەکی کە دەبتە هۆی پەککەوتنی گورچیلەکان یەکەمیان نەخۆشی شەکرەیە دووەمیان بەرزی پاڵە پۆستۆ یەکیان زەختی پێ دەڵێن ئیتر هەبوونی خوێ هەبوونی زەختە هەبوونی زەخت زۆر جار دەبتر کردچوونی گورچیلە بە هەمان شێوە تیژی و بەهاراتەکانیش ئەو کێشە هەمان شتە باسمان لە خواردنەوە گازیەکان کرد بەڵام ئەوەی کە دەمانوێت لەسەری ئیزافە بکەین باس لە بەکارهێنانی کوحول و هەروەها جگەرە و ئەگەر ئاماژەیەکیش مابێت لەسەر خواردنەوە گازیەکان بەڵێ خواردنی گازی ئەگەر ئینسان هەفتەی جارێک پەرداخێک بخواتەوە لەوانەیە تووشی هیچ گیر و گرفتێکی نەکە بەڵێ کەسێکی لە هەفتەیەک بەڵێ لە هەفتەی پەرداخێک بخواتەوە ئەگەر دووش بخواتەوە هیچ کێشەیەکی تێدا نیە خواردنەوە گازیەکان بەڵێ نسبەت بە گازەکان بەڵام ئێمە
خواردنی گازی بوویتە شتێک ینی بۆ ریفرێشمنت بۆ خۆ تازەکردنەوە بۆ فێنکردنەوە ئێمە ئەوە لە بیر نەکەن خواردنی گازی کاتی خۆی بۆ شتێکی تایبەت دروست کراوە ئێستا بوویتە مارکەی تیجاری و زۆر دیعاتی بۆ دەکرێت و خەڵکەکی زۆر دەیخواتەوە کە دەیخواتەوە دەبی ئەماش هەندێک شت لە بیر بکەین ئەوە بە بیرمان بێتەوە هەندێک شتێ وەکەوەی ئەمانە موادی یان مادەی وا تێدایە لەوانەیە زۆر زیان بەخش بێ بۆ لەشی ئینسان بۆ تێکچوونی ددان چونکە مادەی ترشی تێدایە ئەو مادە ترشانە دەبتە هۆی تێکچوونی ئێسکەکانیش و هەروەها مادەی نیشتوو هەیە کە لەوانەیە بۆتە هۆکارێک بۆ تێکچوونی گورچیلەکان زۆر بەوازەحی لە مەزدەڕەکان باسی ئەوە ناکە بەڵام زۆر خواردنەوەشی تۆزێک مەسەلەشی بێمعنایە دەینە سەر کحول پێشان باس دەکرا کەمێک لە کحول فایدەی هەیە هیچ کتابێک ڕەفزی نەدەکردەوە هیچ مەزدەرێکی طبی ڕەفزی نەدەکردەوە بۆی کە مەسەلەن ئینسان دەبێت تۆزێکی ئەگەر خواردەوە ئیشکان نابێ بەڵام ئێستا علمی نوێ مەزدەڕی نوێیەکان باسی ئەوە دەکەن کحول بە زیادە بەکەمە جرف دروست دەکات دەبێت ئەوە بزانین کحول خۆی لە ناو لەشی ئینسان یەکەکە لە ژەهرەکان ئیتر گورچیلە دەبی ئەم ژەهرە فڕەبدا ئەی ئەگەر ئینسان بە ڕێژەیەکی زۆر ئەم کحولەی لە لەشی خۆی کرد هەڵبەتە گورچیلە تێکەچێ دڵ تێکەچێ جگەر تێکەچێ و مەشاکلی عقلیشی لێ دەکەوتەوە و دەبتە هۆی بەرزبوونەوەی کەواتە ئەو کەسانەی کە تەنانەت کە کحولیش دەخۆنەوە بەڵێ بێت لە بیریان نەچێت کە پێویستیان بۆی ڕێژەیەکی زیاتر ئەو بخۆنەوە بۆی هاوکاری گورچیلەکانیان بن ڕاست بە پێچوانی ئەوەی کە زۆر بیر و ڕاهەیە دەڵێ ئێمە هەندێک کێشەی گورچیلە هەیە پێویستمان بۆیە کحول بخۆینەوە لە ناو خەڵکە باوە هاوشانی لەگەڵ مایت ئاوێکی زیاتر ئێمە نەخۆ زۆر پرسیار دەکات دەربارەی دەڵێ من بەردم هەیە یان قومم هەیە ڕەملم هەیە ئەگە تۆزێ بیرە بخۆمەوە ئیسفادە دەکەم چی استفادەی هەیە ئێمە مەسائلی شەرعیە تۆزێک دەبتە زەحمەت باسیەوە دەکەن دەڵێن بیرەی بێ کحولیش هەیە بیرە لۆ خۆی دەبتە هۆی وشک بوونەوەی لەش لەبەرە مادەی کحول وەکو مدەڕەر وەکو ئەوەی کە میز بە ئینسان دەکات کاتی کە بە ڕێژێکی زۆر دەخورێتەوە دەبتە هۆی میزکردنەکی زۆر و دەرچوونی ڕێژەیەکی زۆر لە لەشی ئینسان و ئەوە ئەگەری زۆرەوەیە کە نەک شتەکە باش کە کێشەکە بەرەو خراپتر بە ئەوەیە سەبەبی کە کحول زۆر باش نییە و تعویزی ئاویژ ناکە هیچ کاتێک جگەرە پێویست ناکەیمە باسی بکەین لەبەرەوەی وازحە هیچ مەجای تێدا نییە کە 1000 یان 2000 یان 3000 مادەی تێدایە 100 200 300 مادەی زیان بەخشی تێدایە هەموو کەس دەزانی جگەرە لەگەڵ هیچ شتێکدا نییە بەڵێ وەڵامەکەتم زۆر بەدڵ بوو کە هیچ مەجای تێدا نییە تەندروستی نیە زۆر باشە بینە سەر کێشی لەش بەڵێ وەرزشکردن وەکو کە لە بیدایەت و دەست کرد سەبەب چییە کە زۆری کێشی لەش خەتەرێکی زۆر گەورەیە لەسەر بەڵێ ئۆرگانەکانی لەش و بە تایبەتی دکتۆر جان تەمبەڵی دەرگای هەموو نەخۆشیەکانە باسمان کرد تەمبەڵی دەبتە هۆی دروستبوونی نەخۆشی ینی تەمبەڵی دەبتە هۆی بەرزبوونەوەی پێشم چێشی لەش کە چێشی لەش زیاد بوو دەبتە هۆی پەیدابوونی نەخۆشی زۆربەی جار دەبتە پەیدابوونی نەخۆشی شەکرە و نەخۆشی شەکرا دەبتە هۆی زۆر گیرروجرفتی گەورەتر هەر لە چاو دەگری لە دڵ دەگری یعنی چی بە خەیاڵت دادێ شەکرە دروستی دەکات زۆر ئەگەر ئێمە وەرزش نەکەڵ کێشی لەشمان باش نەبێ تووشی ئەو دوو حاڵەتە دەبین کە ئەوی شەکرە و بەرزبوونەوەی فشاری وازح لەسەر شەکرە ئەگەر مەسەلەن وەکو ناوی لێ بنێن نەخۆشیە بێدەنگەکە یان مردنێکی لەسەر خۆ زۆر شت هەیە لەسەری باسەکرێ تۆ باسی شەکرە دەکەی یان نەخۆشی گورچیلە کەمە بەستی من ئەوەیە شەکرە هۆی تێکدانی گورچیلەکان بەڵێ خەڵک وا دەزانی کاتی کە شەکر بەرز بوو کە شەکرەکەت هەر نزم کردەوە تۆ دەتوانی هەموو شتێک بکەیت نەخێر نەخۆشی شەکرە تێکچوونی بەڵانسی لەشە حتا ئەگەر ئەم شەکرە کۆنتترۆلیش بکرێ زۆر باشش کۆنتترۆل بکرێ لە ڕۆژی خۆی لە کاتی خۆی ئەم گیرروگرفتانێک کە مەفروزە بیکە هەردێکە لەوانەیە لە وەختێکی تاخیرتر بەڵام ئەوانەی کە شەکریان بەرزترە نەخێر تێکچوونی گورچیلە تێکچوونی چاو یان تێکچوونی دەمارەکان یان ڕوودانی مەشاکلی دڵ
زووتر ڕوودەدا لەو کەسانە کە شکریان کۆنتڕۆڵ هەمان نییە. شێوە فشاری خوێنش ئێمە ئەو کێشانە بەڵێ دروست دەکەن؟ هەمان شت دوو نەخۆشی شەکرە و پاڵەپۆستۆی زەخت دوو نەخۆشی زۆر کڕن. خەڵک هەستیان پێ ناکەوا دەزانی کە ئەگەر لەشی نێشە هیچی لێ نایە، بەڵام ئێمە دەزانین کە 150 هەتا 160 ڕاوەستانی گورچیلە کە ڕوو دەدا بە تایبەتی لەناو کۆمەلگای ئێمە شەکرە و زەختە. دەبی ئەوە لە بیر نەکەین. کەواتە من ڕێنماییم ئەوەیە بۆ خەڵک شەکرە لە بیر مەکەن، تەندروست ئەوەتە لێرە ئەمە باسی ئەو حاڵەتانی کە لە کۆمەلگای ئێمەدا باوە باسی ئەوت کرد کە کۆمەلگای ئێمە زیاتر اعتیماد لەسەر نیشانەکان دەکات، پشکنینی پێشوەختە ناکە کە ئەمە ژوای لەکە ببێتە نەخۆشیەکی بێدەنگ. هەر لە باسی کۆمەلگا لە کۆمەلگای ئێمە دکتۆر فەرید ڕۆژانە وەکو چەرەس دەنگکۆڵە و حەبی ڕاستە ئازارشکێن بەکار. بەڵێ ئەوە نابی هیچ وەختێک لە بیر بەقەت جگەرە خەتەرە؟ بەقەت جگەرە بەنسبەت گورچیلە دکتۆر جان جگەرە خەتەرە، بەڵام ئازار شکێنەکانیش لە خەتەریات لە جگەرە کەمتر نییە. ئێمە مشکلەیەکمان هەیە جگەرە لەوانەیە هەموو کەس نەیکێشی ئەوەی کە خۆی لێ پاراست لەوانەیە شتی باش، بەڵام ئەگەر ئازار هەبوو خەڵک مەجبور دەبێت پەناب با بۆ ئازار شکێنێک. لەناو کۆمەلگای ئێمە خەڵک کاتێککە دەرمان بەکاردێنی لیمیتی بۆ دانانێ، سنوور و حدودی بۆ دانانێ. کاتی دادەیەک ژنێکی پیر ئەژنۆیەکانی دێشی دکتۆرێک دەحەبی بۆ دەنووسی، کاتی هەست دەکا بەو حەبانە باشە ئیتر سەردانی دکتۆرەکە ناکاتەوە بۆ پرسین. هەر کاتی حاڵەتەکەی لێ ڕووبدا هەتا 10 ساڵ 5 ساڵ هەرچەند خۆی حەزی لەبی ئەم دەرمانە دەکڕی و لە بازاڕی هەیە هەموو کەس دەیفرۆشی، مەعاوتبی دەیفرۆشی، سەیدەلێ دەیفرۆشی، بەبێ ڕێنمایی دەیخوا. ئێمە هەمومان دەزانین سەبەبە چیت کەش هۆکارێش کەش بۆ ڕاوەستانی گورچیلە، ڕاوەستانی نەکوتوپ ڕاوەستانی درێژخایەن ئازار شکێنەکانە و ڕۆژانە ئێمە دەیبینین هەتا لە گەنجەکان ژنێک تەمەنی 32 ساڵە 5 ساڵە حەبێکی یان تۆزێکی تایبەتمەند دەخوا بۆ شەقیقا. تەسەوڕ ناکەی ئەمە شتێکە ئەو دەیکا وا دەزانی شتێکی زۆر ئاسانە، بەڵام نازانی نەخۆشیێک بە دوای خۆی دێنی کە پێی دەڵێن سزبوونی گورچیلە. سزبوونی گورچیلەش ئەم سروشتیەی هەیە کە زۆر بێدەنگە خۆی پیشان نادا هەتا دەڵێ من هەموو تۆش گورچیلەکانت وەستایە. ئەوەی کە ئازارشکێنەکان ڕۆڵێکی زۆر سەریانی زۆر باشە. لە کۆمەلگای ئێمەیە ئەتوانین بڵێن هەڵسوکەوتێکی تریش هەیە کە ئەویش زیان بە میزڵدان و گورچیلەکان دەگەێنێ ڕاگررتنی میزە بۆ ماوەڵی بەردەوام بەداخەوە کاتێکی ئێمە دەچینە زۆربەی شوێنە ڕاستە گشتەکان هەر خۆمانین باگلەیەگەر لە خۆمان بکەین کە هاوڵاتیانی ئێمە گرنگی بە سەرئاوەکان نادە دەبینی بە شێوەیەکی زۆر پیسە کەوا لە هاوڵاتیان دەکا ئەو میزەی کە هیانە نەیکەن هەڵی بگرن بڕۆنەوە بە ماڵەوە. یان هاوشێوەی ئەوەی کە باست کرد خەڵکانێک هەیە حەزیان لە میزکردن نییە بێتاقەتە من لەبەر ئەوەشە کە دکتۆر جان خەڵکەکێ فەخر دەکا کە زۆر میز ناکە، خەڵکەکە ینی ئەوە دەڵێ من میز ناکەم هەتا دەست نوێژم نەشتێ، تۆزەکەەوە شتێکی زۆر هەڵەیە بەڕاستی. ئەو مەسلەی کە باست کرد لە منداڵان زۆرە بۆ بە تایبەتی لە کچ. ئێمە هەمومان دەزانین ینی ئەوانێک کە کچیان هەیە هەر تەبیعاتی کچ وایە کە میزی هەبی میزەکە ڕادەگری ئیتر لەبەر یاریە لەبەر هەر شتێک هەتا دەگاتە مەرحەلەیەک خەریکە بەخۆی دادەکە ئەو زەڕادەکە لەوانەشە بەخۆی دابکە. حاڵەت هەبووە کە زەرریان بەڵێ ئەی چۆن ئێمە بەدەیان حاڵەت لەو گورچیلە لە بەشی گورچیلە لە خستن نەخۆشخانەی جمهوری بەدەیان حاڵەتمان هەیە کە گورچیلیان وەستاوە لە بەڕاگررتنی میز و لە بەرچی لەبەرەوەی بۆ ماوەی درێژخایەن ئەو میز ڕاگرتنە دەبتە هۆکاری تەمبەڵبوونی میزڵدان. تەمبەڵبوونی میزڵدانیش و ئیلتیهابی بەردەوام هەوکردنی بەردەوامی بە دوادێ هەوکردنی بەردەوامەوە دەکا پستانەکە بگەڕێتەوە بۆ سەواچیلەکان و پستان و زائیدەن هەوکردن بە درێژخایەن دەبتە هۆکاری ڕاوەستانی گورچیلەکان. ئەگەر پرسیارە لێ بکەم لەسەر شودان و پشکنین و ئەو شتانەی دەڵارەی ینی ئەمە گەر کاتەکانی نووسنمان ڕێخین هیچ پێڵێکی هەیە بە تەندروستی گورچیلە. ئەی چۆن دکتۆر جان نەخەوتن ینی زرر دیاریشە ینی دیارە لە کۆمەلگا دیاردەی نەنووسن بوویتە شتێکی وازح لای خەڵک و هەرەوەش وای کردیا نەخۆشی دەرونی و نەخۆشی جستەی زۆر پەیدا بێ. نووسنی
8 سعات و 7 سعات خواردنێکی تەندروست وەرزشێکی باش باشترین شێوازی تەواو. ژیانە بۆ و ئاوەکی باش بخۆیەوە و بێ ڕێنمایی دکتۆر بەبێ ڕێنمایی دکتۆر دەرمان بەکارینان بەبێ ڕێنمایی دکتۆر ئەگەر ئەوانە لەسەری بڕۆی تەسەوڕ ناکەی نەخۆش تووشی هیچ هەموو بەرنامەکەت زۆر جوان کورت کرد بەڵێ. هەموو ڕێنمایەکان بەڵێ یەک خاڵمان ماوە دەمانێت قسەمان لەسەری بۆ بەڵێ. ئەو پشکنینانەی کە بەڵێ. ضرورن بۆ بەڵێ. ئەوی تەندروستی گورچیلەکانمان ئەگەر بکرێت زۆر بە کورتی بەڵێ. دکتۆر جان ناڵێن هەموو ساڵ جانونی ناشڵێن 6 مانگ جارێک بەڵام هەر جارێک ئینسان کە بۆی ڕێککەت بۆ ئەوانێک کە ساغن ساڵێ جارێک ئەگەر هەندێک فحوسات یان تێست تایبەت بە ئیشی گورچیلە هەیە بکەن سەردانی پزیشکێک داوا بکە لە دەرەوە ئەوە شتێکی دەوریە و دەکرێت لە وڵاتە پێشکەوتوەکان خەڵک هەردەیکە شەریکات مەجبورە بیکە بۆ ئەوەی حیمایی مۆزەفەکانی خۆی بکە ئەوان زیاتری بەڵێ. ئەگەر حاڵ بەڵێ ئەگەر گورچیلە وەستا ئەوان زیاتر تووشی مشکلە دەبن پارەکەی و غەسل و زەرعی کلیە و هەر شتێکی بۆ بکەن لە داهاتوو ئیتر ئەوە مەشاکلی زیاتر دەبێت ئەوجا 6 مانگ جارێک ساڵێ جارێک تایبەتی بۆ ئەو کەسانی کە هیچ کێشە بەڵێ حەزم لێ هەندێک فحوسات ناوی بینین بۆی خەڵک کە لەو قەناتەوە جێ قیاسکردنی کریاتینین وەرگرتنی ڕێژەی کریاتینین یوریا یوریک ئەسید کە خەڵک بەدا الملوک دەیناسێنی وە فەحەزکردنی میس چەند جارێک 6 مانگ جارێک بەڵێ وە کۆنتڕۆلکردنی زەخت تۆ نەخۆشی زەختت نییە بەڵامی تر خزم و کەس هەموو جا زەختیان لە ماڵە هەیە چی تێدا تۆ جار ئەگەر جارێک فەحس بکەیت هەروەها لە هەموو شوێنێک ئالەتی زۆر فەحسی شەکرە هەیە بۆ زانیاریەکانت هیوادارم هەمومان جلو ئامۆژگاریانە بگرین لەو ڕێنمایانە بگرین کە تۆفەرید بە ئێمە وت تا ئەڵلقەی داهاتووی ساڕێژ هەموو لایەکتان تەندروست بن و گورچیلەکانتان سەلامەت بن.